ئەو داتایان دەربارەی ئەنجامێن دەستپێکی و نەفەرمیە هەڵبژاردنێن سیە ئێلونێن پەرلەمانێ کوردستانێک و بدەست کەتنە ژمارەیە دەنگ و کورسیên ئالیên بەشدار دێوان هەڵبژاردناندا بەوی ئاوایینە. پارتی دیموکراتی کوردستان 658,405 دەنگ کۆ دەکێتە ڕێژەیە 45.9 لەسەر سەد و بەوێ ڕێژەیە ژمارەیە کورسیên پارتی دیموکراتی کوردستان بوونە 44 کورسیên مسۆکەر. یەکێتی نیشتیمانی کوردستان 277,997 دەنگ کۆ دەکەی ڕێژەیە 19.4 لەسەر سەد. بەوێ ڕێژەیە ژمارەیە کورسیên یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە 21 کورسیên مسۆکەر. بەرەو ئەسلاح 78,670 دەنگ کۆ دەکێتە 5.39 لەسەر سەد و بەوێ ڕێژەیە ژمارەیە کورسیên بەرەو ئەسلاح بوونە 5 کورسیên مسۆکەر. لیستە سەردەم 15,423 دەنگ کۆ دەکێتە 1.06 لەسەر سەد و بەوێ ڕێژەیە ژمارەیە کورسیên لیستە سەردەم 1 کورسیە مسۆکەرە. تەفگەرە گۆڕان 117,258 دەنگ کۆ دەکێتە 11.8 لەسەر سەد و بەوێ ڕێژەیە ژمارەیە کورسیên گۆران بوونە 13 کورسیên مسۆکەر. کۆمەڵ 110,049 دەنگ کۆ دەکێتە ڕێژەیە 6.99 لەسەر سەد و بەوێ ڕێژەیە ژمارەیە کورسیên کۆمەڵە ئیسلامی بوونە 7 کورسیên مسۆکەر. نەوەی نوێ 117,444 دەنگ کۆ دەکێتە ڕێژەیە 8.38 لەسەر سەد. ئازادی 7,481 دەنگ کۆ دەکێتە ڕێژەیە 0.51 لەسەر سەد. هەپەیمانی 4,770 دەنگ کۆ دەکێتە 0.33 لەسەر سەد.